بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی ڕایگەیان شەوی ڕابردوو 9 کەسیان بە تۆمەتی تەقەکردن دەستگیر کردووە و دەستیشیان بەسەر ژمارەیەک ئۆتۆمبیل و چەکداگرتووە. لە ڕاگەیاندنێکدا ئەمڕۆ پێنجشەممە 2 ئایاری 2019 پۆلیسی پارێزگای سلێمانی ڕایگەیاند شەوی ڕابردوو هێزەکانیان لەسەر گردی تافگا لە شاری سلێمانی 9 کەسیان بە تۆمەتی تەقەکردن دەستگیر کردووە. لە ڕاگەیاندنەکەیە هاتووە لەگەڵ دەستگیرکردنی ئەو کەسانەدا دەستیشیان بەسەر 6 ئۆتۆمبیل و 3 دەمانچە و 1 کلاشنکۆف داگرتووە. ئەوەش خراوەتە ڕوو لە ئێستادا سەرجەم تۆمەتباران بە فەرمانی دادوەر ڕاگیراون و لەلایەن بنکەی پۆلیسی سەرشنارەوە پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ کراوەتەوە. بێژەرێکی باشی بەس زۆر خێرا بووی خاوتر گرنگی بە خاڵبەندینە وایە؟ گرنگیم بە خاڵبەندیە بەس ئەمە بێ پێشەوەی کە من بیخوێنمەوە ئەبێ خۆم دابنیشم بە پێی درێژی هەناسەکانم تەقتیعی بکەم و دوایی ئەمە لەسەر سکرین پیشانە درێ خوێنرێتەوە لەبەرەوە بەوانەیان قوبڵ بکەن.